سەرەتا ئەم تەوەرە بۆ خۆی دوو لقێکی تیۆری ئەگەر بۆمان جائز بێ وا بڵێن نەزەری و لقێکی تری کردەوەی واتە پراکتیزەکردنی عملی. تیۆریەکەی سێ بەشە. یەکەم ناسینی خوای پەروەردگار بەو سیفەتانەی کە لە قورئانە خوای پەروەردگار وەسفی خۆی کرد، واتە الربوبیە، پەروەردگارێتی کە بریتیە لە خەڵق و زەرەر و مولک و نەفع و ئەو سیفەتانە کە خوای پەروەردگار باسی کردوون و لە هەموو ئاەتەکانە ئەکسەری ئاەتەکان لە کۆتاییانە وەسفی خوای پەروەردگارەکەن وەکو ئین الله عەزیز حەکیم، إن الله قوي عزيز، إن الله غفور رحيم، وهروها أو صفتان تريك خواي پەروەردگار باسي كردون. خوا ناسي خواي پەروەردگار يعني باسكاني خاونيتي وخلق كردن، چيتا سر آياتكاني خلق كردن كنزيكي سطو قصور آيات هر يچك لم آياتانا قردر بيني پيوندي هي لقل أواني تر، خلق لقل ملك، خلق لقل رزق، خلق لقل عبادات، خلق لقل حاكمية، خلق لقل تشريع، خلق كردن لقل داوري بردنا ولا وهروها بيوندي عبادة كان جوري عبادة كان والربطيان بخلقه شكتو أبي خواي پەروەردگار وا بناسی کە خالقە ئەوی خالق نییە شایانی پەرستن نیە، پەرستنەکە بە دڵ بێ یا بە زمانی بیا بەکردەوە یا بە پارە سەرفکردن بیا بە تەواف یا بە هەر شتێکی تر بێ کە ڕەفتارکردنە. ئەو خوای پەروەردگارە کە بەم صیفەتانە پێویستە بیناسین، صیفەتی خاوەنێتی وەلیللاهی مولک السەماوات والأرض، صیفەتی کردگارەتی وخلق لكم ما في الأرض جميعا هو الذي خلقكم، ڕۆزیدان ويرزق من حيث لا يحتسب، وسود پێگەیاندن، زیان لێلادان، مەسەلەی زەرەر و نەفع، ئەینفەعونەکم ئەم یەضوڕون وەکو سەیدنا ئیبراهیم لە بەڵگەهێنانەوە بەرامبەر بە قەومەکەی خۆی فەرمی، ژیاندن، مراندن، دەیان صیفەت و باری تری سەرپەرشتیارەتی هەموو بوون و سرەوت و بزاوتی مەخلوقات دەگرێتەوە کە هەمووی پێویستە لە دیدی مەلەکوتیمانە کە سەرنجەدەین لەم بزاوت و هەڵوێست و سرەوت و ئەوانەی مەخلوقاتە لە تەکوینیا پێکهاتەیە لە نەزمیە لە هەر شتێکە کە سەرنجەدەین بمانگەڕێنێتەوە بۆ خوای پەروەردگار و لامان یەقین دروست بکە وەکو خوای گەورە فەرمێ وەکەذالک نوری ئیبراهیم مەلەکوتە السەماوات والأرض لیەکونە من الموقینین. ئێمەش بگەینە ئەو دەرەجە یەقینە بەم شێوەیە. طبعا ئەمە هەردوو ئەمە ئەو دوو بەشەی پەروەردگارەتی الربوبیە کە یەکی وەکو ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ، طبعا هەر ئیمامی ابن تەیمیە نەبووە کە تەقسیم بەندی کردو بۆ الربوبیە والأسماء والصفات والألوهية، یان الربوبیة الألوهية والأسماء والصفات، بەڵکو یەکی وەکو ئیمامی تەبەری ڕەحمەتی خوای لێبێ کە 400 ساڵ پێش ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوایان لێبێ کۆچی دوایی کردووە، ئەو پێشتر باسی لێوە کردوون و ئەم تەقسیم بەندیش ئەو کردوێتی و هەروە زانایانێکی تری پێش ئیمامی ابن تەیمیە و هەروەها دوا و هەروە پێش ئیمامی تەبەریش دیسان باسییان لێوە کردو بەو شێوە. یەکەم پەروەردگارێتیە کە ناسینی خوای پەروەردگارە بەو سیفەتانە و ئەم الربوبیەی کە ئێمە لێرە باسیەکەینەوە ئەسما و صفاتی ژەگرێتەوە بە هەمان شێوە. ئەمە ئەو تەوحیدەیە کە ئیمامی ابن القەیم ڕەحمەتی خوای لێبێ ناوی ناوە تەوحید الإرادة وتەوحید المعرفة والإثبات. توحيد المعرفة كخوا ناسيك، توحيد الإثبات بريتيا لا سلماندن و چەسپاندنی ئەو ناو صیفەتانەی کە خوای پەروەردگار بۆ خۆی ناساندون یا خۆی پێ ناساندون هەروە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام ڕوونی کردوتەوە. خوا پەرستێکەش ئولوهیەتەکەش ئەوە دیارە معلومە هەموو لەسەری متفقن کە بریتیە لە الألوهية. الألوهية يعني بريتيا لا سلماندن و چەسپاندنی پەرستن بۆ خوای تاک و پاک بێ ئەوەی لە هیچ ڕادە و بڕ و چۆنیەتی و شێوازەکە هاوبەشی بۆ پیا بکرێ. پەرستنەکان بە دڵ بن، بە زمان بن، بە کردەوە بن، بە هەر ڕەفتارێکی تری ئینسان بن، پێویستە تایبەت بۆ خوای پەروەردگار بکرێن، بە پێی شەرع بکرێن، بۆەوەی بە عیبادەت حساب بکرێن. ئەمانە کە بە عیبادەت حساب بکرێن مەرجیشە ئیخلاصی تیابێ بۆ خوای گەورە، سەوابیشی تیابێ کە بە پێی سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هاتە مطابقی شەرع. ئەنجا خوا پەرستێکە بە دڵ بکرێ وەکو ئیخلاص کە بەرامبەرەکەی ڕیایە، بە قسە بکرێ وەکو شکرانە بژێری کە بەرامبەرەکەی کوفرانە بژێریە، بە کردەوە بکرێ وەکو سوژدە بردن بۆ خوای پەروەردگار
بەکردەوە دژەکەی بکرێ وەکو ڕکوع بردن بۆ گەورە و مەزنەکان و بۆ سەنەم و بۆ شتانی کە خەڵک ئەچەمێتەوە بەرامبەر ئەمەشیان هەر ئەلئولوهیەکەیەکە لە لای ئیمامی ابن القیم ڕەحمەتی خوای لێ بەناوی ناوە تەوحید الإرادة والقصد. توحيد يكمان المعرفة والإثبات لەوێەوە بۆمان دێکە چۆن خوا ئەناسین. دووهەم تەوحید الإرادة والقصد لێرەوە ئێمە چۆن تەوەجهمان بۆ خوای پەروەردگار چۆن خواپەرستەکەی بۆ ئەنجامەدەین کە نابێ شەریکی تیا بڕیار بدەین. شەریک لە تەسەووری اعتقادی، شەریک لە عیبادات، شەریک لە مەجالی تەشریع کە ئەوشیان بریتە لە حاکمیەتیەکە. حاکمیەتی خوای پەروەردگار کە صیفەتی سێهەمە لەم باسی بریکاریە، دوای ناسین دوای پەرستن، ناسینی خوای گەورە، پەرستنی خوای گەورە، حاکمیەتی خوای گەورە کە شاهیدیدان و بڕیاردان و ئەنجامدانی سەروەرەتی خوای پەروەردگار. دەسەڵاتی باڵای وڵاتەکە پێویستە بۆ شەریعەتەکەی خوای گەورە بێ و سەروەرەتیش لە بوارەکانی یاسەداڕشتنایە و حکمڕانیایە و داوەری بردنە بۆ لای. یعنی کەوا بۆ کەسێکی ئەڵێ لا ئیلاهە ئیلا الله، خوای ناسیوە، خوای پەرستووە، جۆرەکانی پەرستنەکانی هەمووی بۆ ئەدا کردووە، لە دڵیا بێ، لە زمانیا بێ، هە بە ڕەفتارەکانی تری بن، بە پارە و سەرۆت و سامانی بن، بە ڕۆیشتنی بن وەکو بۆ حەج، بە تەواف بێ وەکو کەعبە، تەوافی کەعبە، بە هەر شتێک بە هەر شێوازێک و چۆنیەتێک کە هەیە ئەم عیبادەتانی بۆ خوای پەروەردگار ئەنجام داون. لە دڵیشیا وا هەیە کە تەنها بۆ خوای پەروەردگاری ئەنجامەد. مەجالی سێهەم بریتە لە حاکمیەتیەکەی خوای پەروەردگار. حاکمیەتیەکەش بریتە لە سێ شت. یەکەم باوەڕ بێنی بەوەی کە خوای پەروەردگار مافی یاسا و ڕێسا داڕشتنی هەیە. کەسی تر کەس یعنی و هیچ یەکێکی تر، نەک بڵێم کەسێکی تر، هیچ یەکێکی تر مافی ئەمەینی. خوای گەورە لە سورەی شوعەرا ئایەتی 21 فەرمێ ئەم لەهم شوڕەکاء شەرعوا لەهم من الدین ما لم یأذن به الله. چما ئەوانە شەریکیان هەیە بۆ خوای گەورەیان بڕیارداون کە یاسا و ڕێسایان بۆ دابڕشن بێوەی خوای گەورە مۆڵەتی پێدابن، کەوا بوو ناشێ بەبێ مۆڵەت پێدانی خوای پەروەردگار یاسا دابڕێژێ. ئەوە بواری یەکەمێتی. بواری دووەم بریتە لە داوەریکردن حاکمیەتێکەوە. وما لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون. لو کەسە کافرە بێت طبعا ئەگەر بە منهەجی خوای پەروەردگار حکم نەکە. سێهەم داوەری بردنە لای وەکو ئاەتی 64 نیسا ألم تر إلى الذين يزعمون أنهم آمنوا بما أنزل إليك وما أنزل من قبلك يريدون أن يتحاكموا إلى الطاغوت وقد أمروا أن يكفروا به. أيانا داوري خوان ببنا لاي طاغوت، لاي شيطان، لاي بت، لاي زيوانا كاني دوري بتكان بيبنوا بلاي وكسيك خوي بخوا دانا يا أوي قبوليتي خواتي عبدك يا مخلوقي شي ترخ بينت رشويني خواتي خواي پەروەردگار یا ئەو کەسانی کە بە غەیری شەریعەتی خوای پەروەردگار داوەریەکەن و کێشەکان یەکلاییەکەن و کۆم هەموو قازیانەی ئەم داوەرانەی کە لە کوردستانی شاهن. ئەمە طاغوتە. فمن يكفر بالطاغوت ويؤمن بالله فقد استمسك بالعروة الوثقى لا انفصام لها. ئەو کەسەی کە کوفرانەی بە طاغوت کردووە، شوێنی ناکەوێت، ناسیوەتی و ناساندوێتی وە شوێنیشی ناکەوێت و تابعی ئەو نییە، پاشان دەستی گرتووە بە دینەکەی خوای پەروەردگارەوە، ئەوە بەڕاستی فقد استمسك بالعروة الوثقى لا انفصام لها. لا نافية للجنس چونکە انفصامە ناوە نەکیرەی مبني على الفتح، يعني بە هیچ جۆرێک دەستی لەو خوا ناسی خوا پەرستێ بەرنابێت مادام وها پێوەی پابند بووە دوای ئەوەی تەکفیری تاغوتی کردووە، دوای تاغوتی ناسی و شوێنیشی نەکەوتووە و حەزەریشی داوە بە خەڵکی کە شوێن تاغوت نەکەون. أن يعبدوا الله واجتنبوا الطاغوت. هەموو پێغەمبەرێکی بۆ ئەمە ناردووە کە أن يعبدوا الله واجتنبوا الطاغوت، خوا بپەرستن و لە تاغوت دوور بکەونەوە. ئەمە هەروەها ئەم لایەنانە یەکرێتەوە. لایەنی یعنی باسەکانی بریکارەتی خوای پەروەردگار بریتیە لە ناسینی خوای گەورە بەو سیفەتانەی کە خۆی پێ ناساندووە، نەک بەوەی ئەقلی ئێمە چۆن یەکەم جار ئیستیعابیەکە و تەسەووریەکە. لە ڕێگای نەقڵەوە پێویستە کە گەیشتۆ بێمە خوای گەورە غەفور و ڕەحیمە چۆنیەتەکە نازانین، بەڵام باوەڕمان بەم سیفەتانەی خوای پەروەردگار. وهروە پەرستنی خوای پەروەردگار کە ئەو تەنها ئەو شایەنی ئەم پەرستانەیە کە بۆی ئەنجام بدرێت لەم بوارانەی دڵ و زمان و کردە. و خوای پەروەردگارێک کە کردگار و ڕۆزیدەر و ژێنەر و مرێنەرە کە هەموو عیبادەتەکانی بۆ ئەنجامەدرێ، هەموو خەلایق عیبادەتی بۆ ئەنجامەدا، ئەو شایەنی ئەوەیە کە ئەو دەستورەی دایناوە مرۆڤایەتی بیگرێتە بەر. ئەبێ بیکە بە
مایە یاسا و ڕێسای ئیدارەی دەوڵەت و ئاڕاستەکردنی کۆمەڵگەکە هەڵگرتنی پەیامی خوای و گەیاندنی بە خەڵکیی تر. ئەمە تەوحیدەکەی. تەوحیدەکە بریتە لە ناسینی خوای گەورە، لە پەرستنی خوای گەورە، هەروەها لە حاکمەتی خوای گەورە کە خوای گەورە قبوڵ ناکە شەریکی بۆ پیا بکرێ. ولا يشرك في حكمه أحد. حكم لێرە بە معنای دەسەڵاتی سیاسی گەورە، یاسەداڕشتن، حکم کردن، داوەری بردنە لە. هەندێک زانا و بیرمەند لەم سەردەمە بەم جۆرەی تەوحیدیان و تۆ تەوحید الحاکمی و هەندێکی تریشیان وەکو سەرانی سەلەفیەکان و مەدخەلیەکان تەبعاً دژیان وەستاونەتەوە بە بیدعەتی ناویان بردوون و تویانە ناشێ و ناکرێ بە غەیری ڕبوبیە و ئولوهیە و ئەسما و صفات ناو ببرێن. ئەوەش تەبعاً قسەیەکی لە جێ خۆیان نییە، بەڕاستی بێ دەلیلە، چونکە ئەسڵی تەقسیم بەندیەکەی ئیمامی تەبەری و ئیمامی ابن تەیمیە شەر بێ دەلیلە. تەوحیدی ڕبوبیە و تەوحیدی ئولوهیە و تەوحیدی ئەسما و صفات. ئەگەر تەوحیدی حاکمیەتمان خستە سەر چی ئیشکالێکی تایە، خاصن لەم سەردەمەیە کە حاکمیەت وای لێ هاتوو خەڵگەڵت دین و دەوڵەت لێک جودان، دین و سیاست لێک جودان، و لە دوای هاتنی ئیستیعمار و ڕمانی دەوڵەتی عوسمانی و پەرتەوازەبوونی ئومەتەکەمان و لادانی شەریعەتی خوای گەورە وەکو دەستوری ئومەتەکە، تەواو خەڵک بیری چۆتەوە. ئەگەر سەر لەنە بۆیان بڵێ تەوحیدی حاکمەتی بۆی بیریان بخەیتەوە گرنگی بەم مەسەلەیە بدەی، هیچ ئشکالێک لە نێوانی سەلەفی و خەلەفیە لەم بابەتیان نییە.